کۆماری ئیسلامی هۆکاری سەرەکی زەوتکردنی ئەمنیەت لە ژیانی خەڵک. لە ماوەی یەک هەفتەدا 2 ئاخوندی سونی مەسەب لە گونبەدی کاوز بە گولە و 3 ئاخوندی شیعە مەسەب لە مەشهەد بە چەقۆ بریندار بوون یان کوژراون. نەفرەت لە ئاخوندەکان لە ئێران هێندە بەرین و گشتیە کە ڕۆژ نییە ئاخوندێک لە شوێنێک نەکەوێتە بەر ناڕەزایەتی و یان پەلاماری خەڵکی وەگیان هاتووەوە. هەڵبەت ئەم هێرشانە زیاتر دەکرێنە سەر پلەکانی خوارەوەی ڕوحانیەت کە بە شێوەی ڕاستەوخۆ دەکەونە بەر ناڕەزایەتی و ڕوبەڕووبوونەوەی خەڵک، ئەگینا وەگیرهێنانی ئیمام جومعەکان و ئاخوندە سەرەکیەکان کە هەمویان پارێزەری چەکدار و ئۆتۆمۆبیلی دژە گولەیان هەیە کارێکی ئاسان نییە. بەڵام کۆماری ئیسلامی لەو ڕژیمانەیە کە هیچ دەرفەتێک لەوانە کوژرانی ئاخوندە پلە نزمەکانی لایەنگری خۆشی بۆ زەمانەتی مانەوەی دەسەڵاتەکەی لەدەست نادات. لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا شایەدی سەناریۆی ئەمنیەتی ساختە بۆ داپۆشینی ڕاستیەکان و لە پەنایەوە توندکردنەوەی کەش و هەوای ئەمنیەتی لە خوراسان و تورکمەن سەحرا بووین. کوژرانی ئاخوندە شیعەکان بۆ چەند ڕۆژ لە سەروی هەموو ئەم هەواڵ و شیکاریانەوە بوو کە لەلایەن بەکرێ گیراوانی قەڵەم بەدەستەوە لە میدیا گشتیەکانی سەر بە کۆماری ئیسلامی بڵاو دەکرایەوە. ئەوان بە ئاشکرا بەستێنی تۆڵەکردنەوە پێکدێنن و بەهێزی دەکەن. لە هەمان حاڵیشدا لە دەرفەتی کوژرانی چەند ئاخوند بۆ ترساندنی بەشێک لە خەڵک لە نائەمنی و بێسەرەوبەرەیی لە ئاس کۆمەڵگادا کەڵک وەردەگرن. کاردانەوەی جیاوازی ڕژیم لە بەرامبەر دوو ڕووداوی هاوشێوە لە مەشهەد و گۆنبەدی کاوز نیشانەی ئەو پیلانە نگریسانەیە کە ئەم ڕژیمە لەم پەیوەندەدا لەسەریدایە. لە حاڵێکدا کە کەس نازانێت چ کەس یان کەسانێک لە پشت هێرش بۆ سەر 2 ئاخوندی سونی لە گۆنبەدی کاوسن، لە ماوەیەکی کووردا کۆچبەرێکی بەڕەگەز ئۆزبەکی ئەفغانستانی و گشت بنەماڵە و دۆستانی لە یەکێک لە گەڕەکە هەژار و کرێکاریەکانی مەشهەد بەهۆی هێرش بۆ سەر 3 ئاخوند لە مەشهەد دەست بەسەر دەکرێت. پیلانگێڕی ڕژیم لەم پەیوەندەدا چەند لایەنەیە: پەرەپێدان بە ناکۆکی شیعە و سونی و ڕوبەڕووکردنەوەیان، ترسانی خەڵک لە گۆڕینی ڕژیم و ئاکامە ئەمنیەتیەکانی، هێنانە مەیدان و یەکگرتووکردنی ئاخوندەکان و دەستگای دین بۆ دیفاعی چالاکانەتر و جددیتر لە حکوومەتی ئیسلامی. هەمووی ئەمانە ئامانجی تەبلیغی ڕژیم لە پەیوەند لەگەڵ ئەم ڕووداوانەدا بووە. لە ماوەی هەفتەی ڕابردوودا لە مەشهەد لەبەر چاوی خەڵک زۆریەک لە ژنان بە بیانی هۆگرایەتی و خواستی بەشداریکردن لە مەراسمی فوتباڵ بە گازی بیبەر هێرشیان دەکرێتە سەر و هەتا بە ئەمڕۆ کەس نازانێت چ کەسان و ناوەندگەلێک فەرمانی ئەم هێرشانەیان دەکردەوە و کەس دەست بەسەر و محاکەمە نەکراوە. ئاخوندە گەندەڵ و کۆنەپەرستەکان لە هەموو پایەکانی دەسەڵاتیان لەگەڵ سپاهیەکان و هێزە ئەمنیەکان لە کۆنتڕۆلدایە و سەروەت و سامانی وڵات بە تاڵان دەبن و هاندەری چەقۆکێشانی حیزب اللهی و هێزی بەسیجی ئاتەش بە ئیختیارن. بەم کردوانەیان بەنیازن سەرنجی خەڵک لە بارودۆخی دژواری کار و ژیان و گوزەران بەرەو مەسەلەی ئەمنیەتیش ڕابکێشن تا ئەمنیەت ببێتە گرنگترین نیگەرانی و خواستی خەڵک و ئەم ڕژیمە وەک تەنیا بەدیل بۆ دابینکردنی ئەمنیەتی کۆمەڵگا بێتە بەرچاو. ئاخوندە فێڵبازەکان و دەستگای مەسحەب بۆ فریودان و چاوەڕوان ڕاگرتنی خەڵک 1000 تەرفەندیان هەیە کە یەک لە دوای یەک بەکاریشیان دێنن. 40 چەند ساڵ دەسەڵاتی ئیسلامی ئێران زیاتر لە هەر دەورەیەک ماهیەتی ڕاستەقینە و فریوکارانەی مەسحەبی لە حکوومەتدا نیشانداوە. خەڵکی ئێران بە دروستی خوازیاری جیایی دین لە دەوڵەت و کوردکردنەوەی دەستی ئاخوندەکان لە ژیانی خصوصی خەڵکن. تا کاتێک کە کۆمەڵگا لەگەڵ هەڵاواردنی سیستماتیکی دەسەڵاتدارانی شیعە مەسحەبی ئێران دژ بە ئاینیەکانی تر، دژ بە ژنان و بێدینان، دژ بە کەمینە نەتەوەیی و جنسیەتیەکان، دژ بە کللتور و هونەری پێشڕە و دژ بە ڕفاه و ژیانی مدرن و ئەوڕۆیی بەرەوڕوا، ئاخوندەکان بەردەوام زیاتر دەکەونە بەر نەفرەتی خەڵکی وەگیان هاتوو.
نەفرەتی خەڵک لە ئاخوندە پلە باڵا و نزمەکان قابلی دەرکە، بەڵام کوشتنی چەند ئاخوندی پلە نزم تەنیا بە ئامانجی ڕژیم لە پێکهێنانی فزای ترس و نیگەرانی لە کۆمەڵگادا خزمەت دەکات و تەنانەت لەوانەیە دەستی نادیاری هێزە ئەمنیەتیەکان و سەربازانی بێناونیشانی ئیمامی زەمانیشی تێدا بێت. بێگومان تەنیا ڕێگای ڕزگاری ڕاستەقینە لە دەست ئەم ڕژیمە دامەزراندنی نظامێکە کە تێیدا ئاخوند و دەستگای دین دەخاڵەتێکیان لە دەسەڵاتدا نەبێت و پێویستە هەموو ئیمتیازاتی پیشەیی و دارایی و پەروەردەیی و کۆمەڵایەتیان هەڵوەشێتەوە و نایەسایی بکرێت و ئەوانیش لەگەڵ هەموو هاوڵاتیانی کۆمەڵگا هاوڕیس بن.